دیارە باشووری کوردستان لەمڕۆدا بۆتە مۆڵگەیەک و پەناگەیەکی داگیرکەران کە لێوەی بتوانن خواستە سیاسی و ئابووری و فەرەنجەکانی خۆیان بەدەست بێنن لە مەسەلەی هێرشەکانیان بۆ سەر ناوچەی گارە هەر ناوچەیەکی تر بێ لە باشووری کوردستاندا ئەو شەڕە فراوانەی سیاسەتی داگیرکاری سیاسەتی سەرمایه‌داری ژیانی کە بەرامبەر بە دۆزێک دەکرێت کە دۆزی ڕەوای گەلێکە دۆز و باڵێن مافی گەلێکە کە بندەست دەکرێت بە بیانۆ جاجەکان دیارە لێرەدا باشووری کوردستان وەکو حکومەت هێرم یاوەکو حیزبی سیاسی لە باشووری کوردستانە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کەوتۆتە خزمەتە و سیاستە کە چۆن بتوانێت هاوکاری ئەو هێزە دەرەکیانە بێ کە بە تایبەت هێزی داگیرکاری تورکیا کە دەیانهێنێت و هاوکاریان دەبێ لە ڕووی زەمینیەوە لە ڕووی جاسوسیەوە لە ڕووی بەکرێگرتنەوە بە ڕووی فشارکردنە سەر هاوڵاتیان و چالاکەوانی مەدەنیەکان و دوجاریش بە هێزی سەربازی هاوکاری ئەو هێزانە دەبێت کە چۆن بتوانن پەلاماری قەندیل بدرێ پەلاماری ئەو ناوچانە بدرێت کە گرلایتە هێزێکی تایە کە کورتپەروەرن وڵات پارێزن نیشتمان پەروەرن کە ئەیانەوێ ئەمانە لە ئەنجامی ئەو سیاسەتەی کە ئەیانوێت کە ئەوش سیاسەتی قڕکردنی کورد و لە نابردنی شۆڕشی ڕاستەقینی ئەو نەتگەلەیە دیارە هەر حیزب و لایەنێکی سیاسی لە باشووری کوردستان و گەر هێزیشان هەیە هێزی پێشمەرگەی کوردستانیش ئەبووایە بە فعلی ئەوان لە خزمەت گەلی خۆیاندا بوونایە و دژی داگیرکاری بوونایە بەڵام بەداخەوانە لە ڕێی فەرزکردنی ئیرادەی حیزبێکی وەک پارتی دیموکراتی کوردستان بەسەر زاڵبوون بەسەر هەموو حیزبەکانی تردا توانیوێتی دۆخێک بێنێتە کایەوانێک کە ئەوان نەتوانن هیچ جوڵەیەکیان هەبێت لە خیانەتکردن و لە وابەستەبوون و پابەستەبوون بە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستاندا بۆیە ئەوانە ئێستاچە لەم قۆناغەدا ناتوانن خزمەت بەگەلی خۆیان بکەن کەوتنتە خزمەت داگیرکاریەوە بەداخەوانێ وەڵامی شەقام و خەڵکی ڕۆشنبیر و کۆی کۆمەڵگە لە باشووری کوردستاندا لە ئاستی پێویستدانیە لە ئاستی پێویستدانیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو سیاسەتە داگیرکاریە بەڵام لە هەمان کاتە خواستی گەل دروستکردنی دەسەڵاتێکی جەوهەری گەلی کورتخۆیەتی بەڵام ئەمە لە غیابی ڕێخستندا لە ڕیاغی یەکنەبووندا لە ڕیاتی پەردبووندا ئەو دەنگە ناڕازیە ناتوانێت خۆی ببینێ بە هۆکاری ئەوەی کە سەرکوتکردن هەیە گرتن و زیندانیکردن هەیە کوشتن و فراندن هەیە و جاسوسیکردنی زۆر بەسەر یەکترەوە هەیە و برسیکردن و بێدەرامەتکردن و بێنانی هەیە هەموو ئەمانە هۆکاری ئەوەن کە خەڵک بترسێنن لە بێنانکردن و بێژیانکردن لە بەروی کە نەتوانن خزمەت بۆ دۆزە بکەن کە دۆزی گەلی کورتخۆیەتی کۆمەڵە پێوەەر هەیە ئەو گەلانەی کە ئەگەنە کاتی ڕزگار بوونیان هەندێ یاسا سەرەتای یاسایی دەکەنە پێوەەر یەکێ لەو پێوەرانە ئەوەیە دەگەڕێنی عادەنەزەرێک بەسەر هەموو گەل و نیشتیمانە ئەکەنەوە لەو کەسانەی کەوا داردەس و چڵکاوخۆر و لەگەڵ ڕژێمە داگیرکەرەکانە دژ بە گەلەکەی خوان و نیشتیمانەکەی خۆیان بوون ئێمە لە نەوەیەک و هێزێکی ئاوبەشە بوو بەرەی کوردستانی هەبوو ئەمانە وەکو کورد دەڵێ وەک بەرزەکی بانان دەرچوون ئەمانە سزا نەدران بە پێی ئەو سزایانەی کردویانە تاوەکو ببنە عیبرەت و هەم ببێ بە یاسایەکیش ببێ یاسایەک و دەستورێک دانن یەکێتر لەو پێوەرانە ئەوەی کە ڕۆژئاوا کە جێگای ئومێدە ئەوەیە لە سەرەتای ڕزگاربوونیانە هێزێکیان دروست کرد هێزێکی سەربازی بۆ پاراستنی وەکو ئەڵێن ئەمنی قەومی نیشتیمانی ئەمانە ئەمەی داگیرکردنی تورکیا ئەمە ئەم دەوڵەتە داگیرکەرانە هەموو کاتێ هاوبەشن لە بەشەکانی کوردستان لەبەر ئەوەی لێرە پابندە بە ئێران و لێوە مەسەلەن ڕۆژهەڵاتیەکان پابندن بە عێراق و ئەمانە وای لێکردون چۆن ئەڵێ کلکیان لە مشتا ئێمە دەستی خائینمان تایە ئەم پلانەی ئەمەی کە لە هەرێمی گارە و ئەمانە ئەم دەوڵەتانە دووسێ شتیانەیە تورکیا بە تایبەترە داگیرکاری تورکیا جیاوازترە لەمانە هەندێک جار پلانی هاوبەشیانەیە بۆ هەرکیانێکی کوردی لە ڕۆژئاوا لە باشوور لە ڕۆژهەڵات بەڵام تورکیا بە جیاوازتر پلانی لە مێژینەی هەیە هەر تورکەکان خۆیان قسەیەکیانەیە ئەڵێن نیشتیمان ئەو شوێنە نییە دیاری کراوە و جغرافیایەکی بۆ دیاری کراوە نیشتیمان ئێمە لەکوێ خوێنمان ڕشت خاکمانە لەکوێ خوێنمان ڕشە ئەمە بەڕاستی ئیسا تا هەر ئیسا من گوێم لەسەرکی حکومەت بوو باسی گیراوەکان و ئێمە لەسەر ئەوە هاتوون لەم ڕژبگیریە لەم ڕۆژدا ئەڵێ ئەوانەی گیراون ڕۆژنامە نووسی بەرگێکی ڕۆژنامە بۆ لەبەرەوەش زدی بەرژەوەندەکانی ئەوان و تورکیان هەرچی حکومەتی پەرلەمانی کوردستان پەرلەمانێک نییە خاوەنی دەست خاوەنی قسە و خاوەنی دەنگ بێت تاوەکو بزانێ زمان حاڵی حکومەت ڕاگەێنە لەو داگیرکاریانە کوردستان حیزبەکان پرژ و بڵاویەکیان پێوە دیارە
پرش و بڵاوێکە وای لێکردون گوێ لە یەک ناگرن هەر ئێستا لە ناو حیزبێکە لە سەیتەرێکەوەتانە شەڕە لە بینی دوو کەسە یعنی من و تۆی دوو حیزب یعنی ئیسا لەیرە شێواندنێکەیە تەنها یان مەسەر هەر لە ڕۆشنبیران من ڕۆشنبیران چەندین دەستگا هەبوو ڕەخنەمان لێیانە ئیسا خۆیان ئەمان ناسن ئەمان بینن مثلا حتا حەفەی شوبات چەند دەستگا هەبوو وەکو دەستگای لڤین و وەکو هاوڵاتی ئیسا ئەمن و سەرانە بوون بە وتارفرۆش ئەمن و سەرانە بوون بە سێبەری دەسەڵات ئەمن و شەرانە کۆڵیان ناوە بەزیون خەسیون کوژراون ئێستا ئەوە تا بە لێشا و خەڵک لەسەر مافێکیە نەک ڕۆژنامەنووسی نەک مافێکی نەتەوەیی لەسەر مافێکی بژێوی ژیانی خۆی بۆ موچە بۆ نادادی بە ڕاپێش ئەکرێن بە خائین ئیمڕۆکیان و بە خائین بە دەستێکەڵکردن لەگەڵ وڵاتی داگیرکەرا دەرنەقڵە ئامانجی تورکیا تورکیا ئامانجی گەورەی هەیە تورکیا ئامانجی داگیرکردنی وڵاتێکی وەک لیبیا هەیە تورکیا کوردستان بەهی خۆیە زانێ کەرکووک لە ئێمە زیاتر بەهی خۆیە زانێ تورکیا ئامانجی هەموو کیا ئەو ئەڵێ لە ئەفریقا کیانێکی کوردی هەبێت تێکی دەدەم مافی تورکیا لەسەر نەوتی ئێمەژی تورکیا لەسەر خاکی ئێمە ئەژی تورکیا ئابوورێکی داڕوخاوی هەیە لەسەر ئەو نەوتەی من و تۆ ئەژی ئەو هەموو جەردنمەی کورد دەکوژێ و خوێنی کورد لە عەفرین و لە هەموو شوێنێک ئەڕژێ هەموو بە پارەی من و تۆیە لەبەرەوە لایەنێکی دیاریکرا و تەسلیم بە داگیرکەران بوون و لە کوشی داگیرکەرانان ومانەوەشیان پابەندە بەو خیانەتەی ئێمە نەما بۆ میلەتێکی ناتوانین یەک جاربەرێ یەک دەستەبژێرێک دروست بێ دەستی خیانەت لە ناو خۆمانە ببڕین فەڕەنسیەکان شتێکی جوانیان هەیە مەسەلەن بیرۆکەیەکی فەڕەنسیەکان هەیە ئەڵێ لە فەڕەنسا بە تایبەتی دوو قەبرسانیان دروست کردووە قەبرسانێک بۆ گۆڕی پیاوە مەردەکان قەبرسانێکیش بۆ دز و خائینەکان لە پاش 30 ساڵ سەرکردەیەکیان بۆیان دەرکەوت کە رووسیا قەیسەری ڕووخا لە قەبرسانی 30 ساڵ خزمەت ئێمە بیەی پەرستین ئێمە بە عاتیفە ئیشەکەین لە پاش 30 ساڵ ئەم سەرکردیان لە قەبرسانی پیاوەمەردەکان و بردە قەبرسانی خائین و خۆفرۆشەکان دەبێ ئێمە ڕۆحێکی زیندوومان تیابێ سیر کە ئەبوو عیسە سلێمانی کە ڕا شاری ڕۆشنبیرە منێکی نەخوێنەوار قسە نەکەم ڕۆشنبیری قسە بکە لەسەر مەسائلی یەکێتی نەتەوەیی لەسەر داگیرکاری لەسەر ئەمەی تورکیا کە بە ئاشکرا تموحی هەیە لە هەموو بز بە بستی خاکەکەمان